سەبارەت بە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و هەروە هەرێمی کوردستان بەتایبەت بۆ سەر پێگەکانی یەپەگە و پەکەکە هەروەها هێرشەکانی ئێران بۆ سەرخاچی هەرێمی کوردستان و بەتایبەت دژبەرانی خۆی کە و حزبانەی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە هەرێمی کوردستانن. من میوانێکم لەگەڵ دەبێت بەرەس مایلس کەیگنز گوتەبێژی پێشووی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. بەرەس مایلس بەخێر بێتەوە بۆ هەرێمی کوردستان. با سەرتا باس لە هێرشەکانی ئێران بکەین بۆ سەر هەرێمی کوردستان. زۆر سپاس. ئێران ئەمە دەبینین دووەم جارە زۆر بە چڕی پێگەکانی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستان بردومانەکات، تەنانەت خەڵکی سڤیلی شەندێک جارە بێتە قوربانی. حکوومەتی عێراق لە غەیری ئیدانە هیچی تر ناڵێ. باشە تەنها ئاڵە نابێ خاچی ئێمە بەکاربێنرێ بۆ یەکلایکردنەوەی ململانەکان، نابێ خاچی ئێمە بەکاربێنرێ بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دراوسێ. ئەمە تەنها قسەکانی عێراقە. ئەی هەڵوێستی ئەمریکا چیە؟ چونکە ئەمریکا خۆی ینی پیوەندێکی زۆر باشی لەگەڵ ئێران نییە. پێش هەموو شتێ ئەمێ بڵێم ئێوارەتان باش، زۆر خۆشحاڵم کە ئەگەڕێمەوە بۆ شاشە جوانەکەی کوردستان 24. سڵاو بۆ هەموو بینەرەکانتان لە هەر شوێنەکان. من هاتمەوە بۆ کوردستان بۆی کە بچمە کۆڕبەندی ئاشتی و ئاسایش لە دهۆک. یەکێک لەو بابەتانەی کە قسەی لەسەرکرا ئاسایشی هەرێمایەتی بوو و ئەو هێرشانەی کە دراوسێکانی عێراق ئەیکەنە سەر هەرێمی کوردستان. تورکیایە هێرش دەکا، ئێرانە هێرشەکات. من بە ناوی حکوومەتی عێراقەوە قسە ناکەم، بەڕاستی حکوومەتی ئەمریکاوە قسە ناکەم ببوورن. من خانشین بووم، من وەکو ئەزمونێک کەسایەتێکی ئەزموندار قسە دەکەم. من پێشتر وتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بووم و زۆر گرنگیش بە کوردەکانە دەم. قسەی من ئەوەیە ئێرشەکانی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان خراپن، بێڕێزیکردنێکی تەواوە بە سەروەری عێراق و ئەم هێرشانە لەوانەیە وا بکات کە ململانەکان ئاگری ململانەکان فراوانتر بێ و بەریەکەوتن لەگەڵ هێزەکانی دیکە لە ناویشیاندا ئەمریکا لە ناوچەکە دروست بکە بۆ ئێران خۆی. باشە ئەمریکا خۆی بە هاوپەیمان و هاوبەشی هەرێمی کوردستان نزانێت. هەموو جارەڵێن هەرێمی کوردستان کوردەکان هاوپەیمانی ئێمن، هاوبەشی ئێمن. ئەو هاوبەشێ لە کوێیەگەڵ لەسەرت بە جواب نێن، هاوکاریت نەکەن، هەڵوێستێکی توندیان نەبێت بۆ ئەو بردومانانە بوەستێنن. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سیاسەتی وایە لە عێراق کە وەکو ئەو سیاستەی کە لەوێت دادەڕێژێ. یەکەمیان ئەوەیە کە بوونی سەربازانی ئەمریکا لە ناو عێراق بە هەرێمی کوردستانەوە بە ڕێکەوتنێک کراوە کە سەربازانی ئەمریکا لێرن بۆ هاوکاریکردنی پێشمەرگە و بۆ هاوکاریکردنی هێزە ئەمنیەکانی عێراق لە شەڕی دژی داعش. سەربازانی ئەمریکا بۆ ئەوە نەهاتوونەتە ئێرە بۆ ئەوەی شەڕی ئێران بکەن. باش بەڵام خۆتان ئەڵێن ئێوە هاوپەیمان و هاوبەشی ئێمن. نازانم پرسیارەکەم دووباراکەم وڵم، بەڵام ئێوە خۆتان ئەڵێن ئێوە هاوپەیمان و هاوبەشی ئێمن. بەڵێ بەڵێ بەڵێ. بەڵێ ئێمە هاوپەیمان و هاوبەشی هەرێمی کوردستانی ڕاستە بۆ ئەو ئەرکەی کە پێمان سپێردراوە وەکو لە ناوبردننی شەڕی داعش و هاوکاریکردنی پێشمەرگە لەم ڕۆڵەداوە. ئەمریکا
سەدان ملیۆن دۆلاری ئەمریکی تەرخان کردووە بۆ پێدانی بودجە پارە بە پێشمەرگە و چەک و چۆڵی سەربازی خۆراک و سوتەمەنی و هاوکاری تەندروستی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بۆی کە سەرکەوتوو بێ لە شەڕی دژ بە داعش و من دەمەوێ بەوە بەردەوامی بە وەڵامەکەی خۆم بدەم ئەمڕۆ من لە سولێمانی بووم بەیانیەکەی و لەگەڵ شێخ جەعفەر یەکمان بینیوە لەوێ باسمان لە گرنگی چاکسازیەکانی وەزارەتی پێشمەرگە کرد کە ئێستا بەردەوامەوە بەهۆی ئەو هەڕەشانەی کە لە ناوچەکە هەن و ئەو هەڕەشانش لە ناویاندا بەدڵنیایەوە یەکێک لەوانە ئێرانە و لە ناویاندا حەشد شەعبی هەیە گرنگە بەڕاستی گرنگە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە پێکەوە یەک بگرێتەوە و کاتێک کە یەکیان گردەوە بە تەواوی ئەو کاتە چاکسازی تەواوەتی کرا بەدڵنیایەوە هەموو پێشمەرگەکان حکوومەتی هەرێمی کوردستان هەمویان پێکەوە بنە یەک دەست یەک هێزی یەکگرتوو بۆ پاراستنی هەرێمی کوردستان ئەمە زۆر زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان. لەم دیدارەتدا چیت خوێندەوە؟ ئایا بەڕاستی بەنیازن یەکتری بگرنەوە هێزێکی نیشتیمانی هەبێت؟ پرۆسەکە باشە بە باشی بەڕێوا چێ ئەوەی کە تێبینیت کردبێ؟ بگەڕێنەوە بۆ چەند ساڵێک لەمەوبەر ئەم بڕیارە بۆ چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە بە هاندان و هاوکاری ئەمریکا، ئەڵمانیا، هۆڵەندا و بەریتانیا بوو. بەڵام بە سەرکردایەتی کورد بەڕاستی سەرکردایەتی کوردیش زۆری پێخۆش بوو. بەرەو پێشوونی باش هەیە لە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە. جیا لەوە من لەگەڵ سەرکردەکانی ئاسایشی پێشمەرگە لە زاخۆ ئەوانیشم بینیوە لەگەڵ گۆهدار شەیخۆ قسەم کردووە دانیشتم هەبوو لەگەڵی و لە ڕۆژئاوا هەتا ڕۆژهەڵاتی کوردستان ئەو هێزە ئەمنیانەی کە لە دهۆک بوون ئەوانیشم بینیوە هەمویان قسەی سەرەتا و کۆتاییان باسی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە دەکەن. بەڵام جەنراڵەکان کۆلۆنێڵەکان ئەوانیش پێم وابێ باشترە ئەوان لەسەر ئەو ئاستە زیاتر دەست بکرێت بە یەکگرتن. زۆر باشە. بابچینە سەر هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. تورکیا چ نیازێکی هەیە بۆ سەر ڕۆژاوای کوردستان؟ بە نیازی داگیرکردنی چەند ناوچەیەکە لە ڕۆژاوای کوردستان یاخودنا؟ پێم وابێ پێویست ناکە هەڵسەنگاندنی من بڵێم چونکە تورکیا خۆی قسەکە پێشەوەی من قسەی لەسەر بکەم هەر لە 2019ەوە 3 ساڵ لەمەوبەر سەرکردەکانی تورکیا نەخشەیەکی بەرز کردەوە لە ناو کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکان لە نیویۆرک و سەرکردەکانی تورکیا وتیان دەبێ هەموو ڕۆژئاوا داگیر بکەن و سەرکردەکانی دیکەشیان وتویانە کە دەبێ ئەم ناوچەی کە هەیەە فراوانتری بکەن داگیرکاریەکانی فراوانتر بکەن و ئیمپراتۆریەتی عوسمانی نوێ بکەنەوە. ئەمە دەبێ ئەم هەڕەشانی تورکیا بە جدی وەربگیرێ ئەمە تەنها بردومانێک نییە لەسەر کۆبانێ و دێرک و عین عیسا و با بڵێن بردومانێکی بەسیط وەری بگرین و هێرشەکانی مەترسیدارن و وا دەکات هێزەکانی سووریای دیموکرات دوورکەونەوە لە شەڕی دەست بە داعش و ئێستا هەمویان لە ڕۆژئاوا کوردەکان لە تورکیا دەترسن. بەڕاستی ئەم زۆر خراپە بۆ تێکدانی سەقامگیری و ئاسایشی ناوچەکە لەوێ و لە ناوچەکانی دیکەش لە هەرێمی کوردستانی هێرشی کردووە خەڵکی سڤیلی کردووەتە ئامانج و بردومانەکانی تورکیا خەڵکی سڤیلی کوشتووە. ئەمریکا تەنها تەماشاکارە بێ؟ ئەبەسم ڕۆژاوای کوردستانە. بەڵێ
من ئەزانم کە سوپای ئەمریکا نیگەرانە سوپای ئەمریکا نیگەرانە لەوەی کە ئەو هاوبەشەی کە لەگەڵ هێزەکانی سووریا دیموکرات هەیەی و ئەو هاوپەیمانیەی کە سەرکەوتوو بوو خەلافەتەکەی داعشی ڕوخان لێرە لە واشنگتن و ئەنقەرەش قسە لەسەر ئەمە هەیە. من نازانم وردەکاری گفتوگۆکان چییە، بەڵام ئەزانم وەکو کەسێکی سەربازی کە پێشتر لە سوپا بووم ئەم جۆرە هێرشانەی تورکیا پێشێلێکی زەقی یاسا نێودەوڵەتیەکانە و یاسا نێودەوڵەتەکان دەڵێن تۆ ناتوانی هێرش بکەیتە سەر نەخۆشخانەیەک. بینیمان ئەمڕۆ نەخۆشخانە وێران کراوە و دەبینین سایلۆیەکی دانەوێڵە لەوێ ئەمڕۆ لە هێرشەکانی تورکیا وێران کراوە. ئەمە جێگای نیگەرانیە بەڕاستی و هیوادارم کە ئەم هێرشانە ڕابوەستن و خەڵکی لە ڕۆژئاوا بتوانن جارێکی دیکە بگرن و سەر ماڵ و حاڵی خۆیان. بەڵام ئەمریکا هێزی سەربازی لە ڕۆژاوای کوردستان هەیە، باشە ئەشتوانێ بە تورکیا بڵێ ستۆپ. ئەگەر ئەمریکا گڵۆپی سەوزی بۆ تورکیا هەڵ نەکردبێت، تورکیا توانێت ئەم هێرشانە بکات؟ پرۆسەیەک هەیە بۆ کەمکردنەوەی گرژیەکان. ئێمە ئەزانین کە هاوپەیمانانی ناتۆ بۆمب بەرنادەنەوە بەسەر سوپای ئەمریکادا. کێشەکە ئەوەیە کە هاوپەیمانانی ناتۆ ئێستا هاوپەیمانێکی ناتۆ ئەندامێکی هاوپەیمانی بۆم بەردەداتەوە بەسەر هاوپەیمانێکی ئەمریکادا کە شەڕی دژ بە داعش پێکەوە دەکەن. ئەمە کێشەکەیە. بۆیە ئێمە دەبێ بەڕاستی کۆتاییەک بەم بردومانانە بهێنین و زۆر زۆر گرنگە بۆ ئەو وڵاتە هێرشکەرە کە ڕێز لە یاساکانی شەڕ بگرێت و سڤیل نەکاتە ئامانج. تۆ کاتێک لە کوردستان بووی داعش ئەو کات تەڕادەیەک چاڵاک. ئێستا کاتیتەوە کوردستان چۆنێ بینی ڕەوشەکە بە تایبەت لە ڕووی بوونی داعشەوە؟ ئایا داعش مەترسیە یاخود مەترسین یایدی داعش لە ناو چوویان نەخێر هەڕەشەی ماوە؟ من لە نزیکەوە چاودێری ئەم ناوچەیە دەکەم. من دۆستی زۆرم هەن لە عێراق، لە بەسڕەوە بگرە هەتا سلێمانی و هەتا زاخۆ. داعش هێشتا هەڕەشەیە. 2 ساڵ لەمەوبەر پێشەوەی من کوردستان بەجێ بێڵم لە کۆبوونەوەیەک بووم کە فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق و وەزارەتی پێشمەرگە پێکەوە قسەیان دەکرد لەبارەی دروستکردنی 4 سەنتەری هەماهەنگی هاوبەش بە درێژایی ئەوەی کە پێڵێن ناوچە کێشە لەسەرەکان. 2 ساڵ دواتر من هیچ راپۆرتێکم نەبینیوە بەوەی کە ئەو ئۆپەراسیۆنە هاوبەشانە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق و پۆلیسی فێدراڵی عێراق و زێرەفانی و ئاسایش ئەنجام درابێ. بۆیە دەبێ هەردوو لە پێکەوە کار بکەن بەڕاستی بۆی کە داعش سەرکوت بکەن و ڕێگەدەنن داعش چیتر خەڵک بکوشێت. چونکە تا ئێسەش دەبینی لە دیالە لە ناوچەکانی دیکە داعش تا ئێستاش لە حەسەکە و دێرە زۆر خەڵک دەکوشێت. بەڵێ سپاس بۆ پەڕێز سمایل سکایگەنس گوتەبێژی پێشوی هاوپەیمان نێودەوڵەتی دژی داعش کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. Hafiz, pleasure to be with you.